لەم ماوەیە پارتی دوو هەنگاوی خراپینەوە یەکەمیان بە بێگەڕانەوە بۆ یەکێتی و لایەنە سیاسەکان تاکلایەنە کاندیدی بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان دانا هەرچەندە ئێمە وەکو یەکێتی ڕەچاوی بارودۆخەکەمان کرد و کاندیدمان نەبوو بەڵام ئەوای کرد یعنی یەکەم هەنگاوی بوو بە ئاراستەی تێکدانی یەکریزی بە ئاراستەی تێکدانی یەکهێزی لایەنە سیاسیەکان جاری دووەمیش ئێستا بەبێ گەڕانەوە بۆ لایەنەکان بە تەنیا چوو بەغدا بۆ گفتوگۆکردن لەسەر چۆنێتی پێکەێنانی حکوومەت کە من پێم وایە ئەگەر هەرچیەک بی بەو شێ واتای پارتی لەلایەک وێچەتی لەلایەک و لایەنەکان لەلایەکێتی پێگەی هەرێمی کوردستان لە ناو دەوڵەتی عراق بەهێزەکەن و پێگەی گەلی کوردستانیش یاخود لایەنە سیاسەکان لە ناو حکوومەتی ئایندەی عراق بێهێزەکەن ئەوە کارێکی باش نییە من ئومێد دەکەمەوە چەند ڕۆژەی ماوە جارێکتر هەڵوێستەکان یەکخینەوە یەک دەنجی دروستکەینەوە چکە خۆمان بارودۆخمان نالەبارە ئەگەر بێت و یەک ریزیش نەبین یەک دەنگ نەبین یەک هەڵوێست نەبین هێشتا دەرفەتێکی کەم ماوە بەڵام ئەوەی لەو ڕۆژانی ڕابرد و پارتی کردی بەڕاستی تێکدانی یەکریزیە و زەرێکی زۆر گەورەی دەبێ بۆ سەر ئایندەی گەلەکەمان پۆستی سەرۆک کۆمار پۆستی کووردە ئەگەر بەڕێککەوتن بێت لە هەر لایەنێک بێ لاریمان نییە بەڵام ئێمە وەکو یەکێتی کاندیدمان دیاری کرد و باوانش کاندیان دیارکە ئەکەی لەسەر ڕێکەوین بەڵام گرنگەوێ یەکەم بۆ کورد بێ بەڵام بەو شوێ بێ ئەبێتە ململانەیە کە بۆ ململانش هەر کەسێک دەرچی لەو ململانەیە لە کۆتاییدا هەر پێگەی کورد لە ناو حکوومەت و پەرلەمانی عراق بەهێزە بێ